براستي اما لا كاتك دست ماندا او كاري يعني خلكشي زور نكتنها خەڵکی دەسەڵات بەڵکو خەڵکێکی دڵسۆزیشکەوە بە هەڵە تێگەش بودێ گۆت ئەو ئیشیان گۆت دەستان داهاتەیە کوپڵی قەشمەریان پێدەکردین گاڵتەیان پێدەکردین ئەو ئیشە ئیشینگۆ نییە چەند مامۆستایەکی ڕەشڕوود بچن سکاڵا لەو حکومەتە و لەو حزب زەبەلاحانێکەوە تەمەنیان نزیکەی 3 چارەگە سەدەیە ینی بتوان ئێوە ئەو شتیان لە سەفەرزکەن یعنی زۆر قسەی وا دەکرا ئەمە هەردەم وەڵامماندانەوە بۆی کەوە هیوا و ئاواتمان بۆ هەیەکەوە بتوانین ئەلەقل بەلای کەمی شتێک پێشکەش بکەین ئەگەر سەرکەوتوش نەبین بەڵام هەوڵدانەکەمان بۆ دەبی و شەڕەفی هەوڵدانمان بۆ دەبی بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی هیوا و ئاواتەشی زۆرمان هەبوو بە دادگای فیدرالی لە عێراق لەبەر ئەوەی بە تایبەتی لە جەلسە یەکەمە من لێتان ناشارمەوە یەکەم جار وەختی چوین لای حەکەم نووسی لە ستا 50 دانابوو ینی یان ڕەفز دەکرێت یان ئەوەیە بەردەوام دەبی بەڵام کاتی جەلسەیە کەم چوون بەڕاستی ینی ڕێیەکانم زۆر گۆڕە بە تایبەتی حاکم جاسم محەممەد عەبود سەرۆکی دادگای فیدرالی یعنی هەر ئەوەندە ما بوو شەڕی دەکرد شەڕ ینی شەڕی دەکرد لەگەڵ نوێنەری حکوومەتی عێراقی شەڕی دەکرد لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێم یعنی ئاخر جار ببینن لە جەلسەی ئەخیری پێش نوتقی بە حکوم یعنی ئەوە نوێنەری حکوومەتی هەرێم ئەو پێشتر لە جەلسەکان کە زۆر ینی ئەوەی کردن ینی زۆر تون بوو لەگەریان و تەنانەت لە جەلسە یەکەم دەیگوت باشە فەرقی چییە نێوان مۆزەفێکەوە لە هەرێمی کوردستان خزمەت دەکا لەگەر مۆزەفێک لە بەسرە خزمەت دەکا فەرقی چییە هەتا نمونەی بەخۆی هیناوە یعنی عادەتەن حاکم ئەو شتانت کەم وایە ینی تقریبا بەکارنانی نمونە بەخۆی بینتەوە ئەگەر ئەمە بێت و چەند ڕۆژێک ڕاتبمان تاخیر بی ئەمە عائیلە و کێشە و خێزان و ئەوانەمان یان کێشەمان لۆ دروست دەبی ئەدی ئەوانە چەندین مانگەوەریان نەگرتیە یعنی بەڕاستی لە جەلسە یەکەم هەستم کرد کو بڵێ لە ستا 50 گەیاندە 67 ئەوانە لە جەلسەکانی تر زیاتر بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانانی جەزم بکەی بڵێ وڵی حکومەکە بۆ شێوازەیە بە تایبەتی لە جەلسەی ئەخیری یعنی کو بڵێ هەر ئیهانەی بەڕاستی ئیهانەی حکومەتی نوێنەری حکومەتی هەرێم و نوێنەری حکومەتی عێراقی دەکرد یعنی یەک لە پرسیارەکان زۆر کاریگەر بوو بە نوێنەری حکومەتی هەرێمی گوت باشە ئێوە ئەگەر حکومەتی عێراقی ڕازی بوو طبعا حکومەتی عێراقی هەر ڕازی نەدەبوو چکە هەر دەیگوت نادەستوریە ئەگەر حکومەتی عێراقی ڕازی بوو کاکە ئێوە یەک دینار مەدەن حکومەتی عێراقی هەموو موچێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا ئێوە ڕازینە هەنی زۆر بە بێشەرمانە بەڕاستی نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان گوتی نەخێر لەبەرەوەی نادەستوریە یعنی لێرە ینی تەواو گەیشتنە بەرامبەر ینی چۆن بڵێ ئەو حکومەتە بە تەواوی خۆی یەکلا کردەوە دژایەتی ئەو میلەتە بکە و دژایەتی موچە و قوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە دوایە ئەو پرسیارێ بە هەمان پرسیار لە ئەوەی کردەوە لە نوێنەری حکومەتی عێراقی طبعا دەڵێن ئەوانە دژی یەکن بەڵام هەمویان متەفیق بوون چه حکومەتی عێراقی چه حکومەتی هەرێم لە دژی فەرمانبەرانی هەرێمی کوردستان گوتی ئێوە دەیدن گوتی ئاخرەوە نادەستوریە ناتوانین لزام بکەین یعنی کەواتە متەفیق بوون هەردووی لەسەر دژایەتیکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی جێگای دەستخۆشیە دادگای فیدرالی زۆر بەدڵسۆزانە و خەمخۆرانە بە شێوازێکەوە مامەڵەی هەم لە گەرمە دەکرد هەم لەگە کەیسەکەی ینی سەربەرزی و بەڕاستی و لەلایەشدا لەلایەک خۆت زژت بە خۆت دەستاوە تەماشا دەکەی لەناو ئەو هەرێمی کوردستانی ئەوە دۆڵەمەند سەرزەوی و بنزەوی و ئاسمانی هەموو خێر و بەرەکەتە و پارەیەشی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو پارەیە نادرێتە فەرمانبەری ڕاستەقینە مستحق خۆی ئێستا ئەمە لەگەڵ ئەوەشدا قەیناکە مشکلە نییە ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستان پەناگەیەک هەبایە شوێنێک هەبایە سکاڵای لۆ بکەین ئەمە لۆ دەچینە لە بەغدا سکاڵا بکەین لە لای عەرەبێک سکاڵا بکەین کەوا نازانین ئایا چۆن تەعاملمان لەگەر دەکات چۆن سکۆتمان لەگەر دەکات ڕێزی دەگری یان ناگری ئەمە کێشەکان لێرە بە چارەسەرمان بکرد بە زۆر ئەولاتر و زەڕورتر بوو باشتریش بوو بەڵام ناچار کرێنکەوە بچینە بەغدا ئەوە بۆ الحەمدلە لە دەتوانین بڵین لە جەلسەی ئەخیری کەوا نزیکەی 4 مانگی خەیاندی ئێمە بەڵام برادران یەکگرتو نزیکەی مانگونی وەک پێش ئێمە سکاڵایەکەیان کردبوو یوانش تقریبا 5 مانگونی خەیاند لە ناوەڕاستی سکاڵایەکە تەوحید کرا لەبەرەوەی ناوەڕۆک و ئامانجەکانی یەک بوو و هەردوو سکاڵایەکەی ئێمە و یەکگرتووی ئیسلامی لێک درا بۆ یەک سکاڵا بەڵام دواتر لە دوینێ الحەمدولله کەوە بڕیارێکی زۆر بوێرانەیاندا
ئەو بڕیارە هەردوو حکومەتی عێراقی و هەرێمی کوردستانیان ئیلزام کردکەوە بە تەوتینکردن واتە بە نیشتیمانیکردن یان ڕاستەوخۆکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چۆن فەرمانبەرێکی بەسڕا دیالە بەغدا موچە وەردەگری بە هەمان شێوازیش دەبی هەرێمی کوردستان وەریگری و خۆی بڕیارەکە 5 بڕیار بوو ئەوەی لە هەمیان گرنگتر بوو ئەوە بووکەوە دڵسۆزی تان بڵێ محکەمەی اتحادی لەوەی دابوو یعنی ئەمە وەکو دایمەن خۆتان شارەزایدان هەیە لە سەقافی قانونی هەیە دەبێت صاحب مەسلحەت بی بێ سکاڵایەک دەکەی یعنی خاوەن نامەسلحەت ئێستا مەسەلەن پێشەمە ڕئیسی حزبێکی عێراقی عەرەب بوو سکاڵای کردبوو بەڵام نزیکە لە حکومەتی هەرێمی کوردستان چوو سکاڵایەکە بەس لەسەر عێراق کردبوو کەوا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان عێراق بڕیتی ئەو بەڵام من ئاگدار بوون لە ئەنتەرنێت تەماشام کرد تەسریح و لێدوان شتەکانی هەموو لە خزمەتی حکومەتی هەرێم و حزبەکانی دەسەڵاتدارانی ئێرە ناوی حزبی ئومە بوو میثال ئالوسی بوو نازام ناوی ڕئیسەکەی چ بوو ڕەت کراوە کۆتیان چکە لەبەر مەسلحەت تێدا ئەتو نە کوردی نە موچەخۆری لە کوردستان ئەتو چ عیلاقەت بە کوردستاندا هەیە ڕەت کراوە ئێمەش بەڕاستی وەختی چوین ئەمە ڕەچاوەمان کرد کەوە خاوەن مەسلحەتین یعنی ئەمە وەکو مامۆستا سکاڵایەکەمان کرد بەڵام یەک خانەنشینمان لەگەڵدا نەبوو یەک کەسمان لەگەڵ نەبوو کەەوە هاوکاری چاودێری تۆڕی کۆمەڵایەتی وەرگری کەچی بڕیارەکەی تەمەشاکەن بڕیارەکە دەرێ فەرمانبەران و خانەنیشان و ئەو کەسانێکەوە ڕێعای ئیجتیماعی وەردەگرن یعنی لەوەش هەست دەکەیتەوە بەڕاستی مراعاتش زۆری موچەخۆرانی هەرێمی کوردستان کرێ ئەگەر بە قانون دەست یعنی دەقی قانون ئیشیان بکرد بە زۆر زەحمەت بوو ئەوانەی بگرتبەوە حتا ئەمن لە جەلسە یەکەم عاتەن قانونەوە هەیە ینی محکەمەم دیتە دێ دەڵێ تو چی باشە دەبی لێ پێستەوە یعنی من چمە ئایا من ڕاستە من ڕعاد ڕەفعەتم دەبی هەویەکم لێ بستینی هەویە هەر لێ نەستانم دوو باشە ڕاستە تو مامۆستای خۆ دەبی کتابێک بکا بڵێ کاکە جامیعی ئیسلاح الدینەوە فلانی کوڕی فلان دەرێ مامۆستامە لای تو معاشم وەرنەگرتیە 3 مانگا ڕاستە ئەوانە هیچ نەکرد بەڕاستی یعنی نیشان هەستمان کرد ئەم لە ڕووی بەڵام هەر نەمدەتانی بڵێم قەرارەکەیان بەو شێوازەیە لێیە یعنی بەڕاستی جێی دڵخۆشی بوو ئێمە بڕیارەکە چەند خاڵشتریش تێدا بۆ ئەوەی کەوا دەڕێت لە بانکەکانی عێراقییان ئەو بانکانی کەوا متمانەیان هەیە لە حکوومەتی مرکزی لە هەرێمی کوردستان و فەرمانبەرانتان ڕاستەوخۆ لە هەر بانکێکی کەوا نزیکە لە ماڵیان موچەکەیان وەرگرن ئەوەش ئاسانکاریێکی زۆریە ینی چوینە ناو تەفاسیلەکی ورد و ئەوەی جێ دڵخۆشیە دیسان ینی ئەو قەرارە وەیە لەسەر یاسای بودجەی ژمارە 13 2023 و 2024 2025 ینی ئەساسی سکاڵا و ئیشەکەمان ئەو بووە زیاتر بێزگەلەوەیەکەوە مادەی دەستوری و قانونیشمان هینابووە بەڵام خۆشحاڵ یعنی بە خۆشحاڵیەوە دەڵێنکەوە نەسی قەرارەکەی دەڵێ ئەو تەوتینە بکرێ و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێن لایەن حکوومەتی عێراقیەوە وەلیسەنەواتی القادیمە کەواتە ئەگەر سبەی ڕۆژێ حکوومەتی عێراقی یان هەرێم ئیتفاق بکەن بیانەوە دیسان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قوربانی بدەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان فێڵک لە فەرمانبەران بکەن بستنەوە پەرلەمانی عێراق دەستکاری و تعدیلی یاسای بودجە بکەن ئەوە ئەمە دەتوانین ئەو کاتی دیسان چین سکاڵایشکە بکەین ئەگەر دەستکاریکردنەکەیان لەسەر ئەسڵی موچەی فەرمانبەران بوو زەرەری هەبوو لە بۆ فەرمانبەران دەتوانین ئەو بڕیاری ئەو دادگایە بەکاربین لۆ جارەشتر کەوا دیسان وای لێ بکەین ئەسڵی یاسایەکە هەڵوەشێنینەوە ئەگەر لە زەرەری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو خاڵشتر کەوا زۆر گرنگ بوو وتی لەسەر فەرمانکانی هەرێمی کوردستانە کەوا لیستی موچە ئامادە بکەن بێگەڕانەوە بێ ممەثلیەی حکوومەتی ئیقلیم یعنی کەواتە لێرە نوێنەری حکوومەتی هەرێم ئەوانەی لێ دەرهینە و ڕاستەوخۆ فەرمانکان وەزارەتەکان یەکسەر پەیوەندی بە وەزارەتی دارایی عێراق دەکەن لێوێڕا دەتوان ئیش و کارەکانیان ڕای بکەن و خاڵشترکەوە زۆر گرنگ بوو تەسلیمکردنی کاملی هەرچی داهاتی نەوت و نانەوتی هەرێمی کوردستان لە بۆ حکوومەتی عێراقی ئەوەش خاڵشی زۆر گرنگ و شتێکی زۆر باش بوو هەروەها حکوومەتی هەرێمیشی ئیلزام کردکەوە هەرچی زانیاری و داتا هەیە پێشکەش بە حکوومەتی
عراقی بکات و ئەوەی گرنگەکەوە ئەمە بەڕاستی هەروەها خاڵشتر ئەوە بووکەوە تەمکین ینی تەمکین بە زمانی کوردی بزەبت بڵێ ناکا پتەوکردن یان دەڵێ ڕێگە پێدان یان ڕێگە پێدان ڕێخۆشکردن لە بۆ دیوانی ڕقابەی مالی عێراقی لە بۆی داتا و زانیاریەکان چێک بکاتەوە تەدقیق بکاتەوە وردبینی لێ بکات و نەک راپۆرتی ساڵانە یان شەش دەرێ هەموو مانجێ راپۆرتی دەوایرەکان دەبێت بگاتە ڕقابەی مالی بە تەنسیق لەگەر دیوانی چاودێری هەرێمی کوردستان پێکەوە ئیشەکان وردبینی تێدا بکەن ئەوانە بەڕاستی هەمووی دەستکەوتی زۆر گەورە بوون و ئەوەی کەوا پێم گرنگ بوو ئەو بابەتە بوو زۆر جاران پرسیاری ئەوەش دەکرێتەوە باش ئەگەرەوە جێبەجێ نەکرا و حکوومەتی هەرێم دیسان عنتەریاتی بەکارهیناوە بەڕاستی عنتەری هەتا ئێستا حکوومەتی هەرێم بەرامبەر دادگای فیدرالی نەیتوانی عنتەربی و هەتا ئێستا نەیتوانیە ڕوبەڕووی بڕیارەکانی دادگای فیدرالی بی هەر ئەوەی لۆ مایتەوە ڕازی نابم قبول ناکەم هیچ سەنەدەش قانونیە و قبول ناکەم و قبول ناکەم هەر بەس قسەیە لە ئیعلام دواتر بە مەمنونی دەچی پێوە پابەندەبی ئەوەیەک دوو ئەمە بەڵێنشماندایە بەو خەڵکە لە ڕێی ئیعلامیش بەڵێنماندایە وتمان هەتا کۆتایی ئەو کەیسە ئەمە هەر لەگەڵ دەبین ئینشاڵڵا و هەر کاتێک دیتمان سەرۆکی حکوومەتی هەرێم یان سەرۆکی حکوومەتی عێراقی پابەند نەبوو بە بڕیارەکە یان مماتەڵەی کرد و کاتی کوشت ئەمە ئەو کاتی سکاڵایەکی جیناییان لەسەر دەکەین بە پێی مادەی 328 یاسای سزادانی عێراقی و ئەمر قەب 28 ئەمر قەبزیان لە دەرچی هەر کەسێکەوە کەمتر خەمبی یان هەوڵدا ئیمتیناع بکات لە جێبەجێکردنی ینی ئیمتیناعکردن لە جێبەجێکردنی بڕیاری دادگا بە تایبەتی بڕیاری دادگای فیدرالیکەوە بڕیاری کۆتایە و مولزیمە لە بۆ هەموو پابندکەرە لە بۆ هەموو دەسەڵاتەکان چ تەشریعی بی چ تەنفیزی بی چ دادوەریەکانیش بێگەر ئەمە لێرە تام بڵێم زۆر بە کورتیە و بابەتە باسکەم